هونەرمەندانی رووسایی لە ناوچەی نیژنی نۆڤۆگۆرۆد لە رووسیا سەرگەرمی پرۆژەیەکی هونەری وێنەکێشانی ئەو جەنگاوەرە دێرینانن کە هێشتا لە ژیان داماون و وەک ڕێزلێنان لێیان وێنەیان بە گەورەی لەسەر دیواری ناوچەکە دایکێشن. هونەرمەندەکان سەرگەرمی کێشانی وێنەی جەنگاوەرە دێرینەکانی رووسیایین لەسەر دیوارەکانیان بە بۆیە و هەروەها بە سپرەی وێنەی ڤاسیلی راسیبنۆڤ دەکێشن و ڤاسیلی زیندوماوی جەنگی دووەمی جیهانی بە ناوچەکەدا تێدەپەڕێت و قسە لەگەڵ خەڵک دەکات و ناوبراو تەمەنی 94 ساڵانە کە لەسەر دیوارەکەی وێنەکەی کێشراوە نزیک لە ماڵەکەیان. راسپینۆڤ تەمەنی 18 ساڵان بوو کە ڕاپێکی سەربازی کرابوو. کاتێک کرام بە سەرباز من لە کارگەیە کارمە کرد و مانگی تەموزی ساڵی 1943 بوو، ئێمەیان برد بۆ لای شەمەندەفەرێک و ڕەوانەی مۆسکۆیان کردین. لەوێ پەیوەندیمان بە یەکەی هاوەنەوە کرد کە ئەو کاتە پێک دەهێنرا. ئەم وێنەکێشە سەرگەرمی وێنەکێشانی راسپینۆڤە و خەڵک قسەی لەگەڵ دەکەن و باسی برینداربوونی خۆڵی خۆی دەکا لە جەنگدا. Некоторые узнают, они говорят, вот это Иван Васильевич, он в нашем доме живет. لە ڕۆژی سەرکەوتندا من لە ماڵەوە بووم لەگەڵ باوکو و دایکم و براوخشکەکانم لە 25 دێسەمبەری ساڵی 1944 لە جەنگ گەڕامەوە. لێ دەپرسن بۆچی؟ دەڵێت لەبەر ئەوەی گولە بەرقۆڵم کەوت و ئەم دەستەم ئێستا کار ناکات، ناتوانم بەرزی بکەمەوە. هونەرمەند ڤاسیلی کۆگلیف سەرگەرمی نیگارکێشانە لەسەر دیوارەکە. هەندێک کەس هونەری سەر شەقام هی ئەو کەسانەی دەکێشرێن دەناسنەوە و دەڵێن ئەوە وێنەی ئیڤان فاسێلی فیچە لە ماڵی ئێمە دەژی و باسی بەسەرهاتی دەکەن. هەندێک دەپرسن ئەمە وێنەی کێیە؟ ئێمەش پێیان دەڵێن ئەوە وێنەی جەنگاوەرێکی دێرینە کە لە گەڕەکەکەی ئێوەدا دەژی و پاشان پەرۆشی بیستنی زانیاری زیاتر دەبن لەسەر خاوەن وێنەکە. ئەم هونەرمەندە نیگارکێشە سەرگەرمی وێنەکێشانە لەسەر دیوارەکە و ستایشی جەنگاوەرە دێرینەکان دەکات لە ڕێی کارە هونەریەکانیەوە. دەستخۆشیتان لێ دەکەم. ڕێزش کۆمەندی بۆ کەسانی وەک راسیبنۆڤ ئەوەی لە پێناو ئێمەدا شەڕی کردو ئەو ئاینەی بۆ دەستەبەرکردین کە ئێستا تێیدا دەژین. هونەرمەندە وێنەکێشەکان بەردەوامن لە نیگارکێشانی جەنگاوەرانی دێرینی رووسایی. لەو کاتەدا جەنگاوەری دێرین ڤاسیلی راسپینۆڤ بە لای وێنەکەدا تێدەپەڕێت. ئەم خانمە کە هاوسەی ڤالێری راسپیرۆڤ جەنگاوەری دێرینە باس لە ئەزمموی خۆی دەکات لەگەڵ ئەم پرۆژەیە. بە دڵنیاییەوە ئەم کارە هەستی شکۆمەندی بۆ ئەو جەنگاوەرە دێرینانە لە خۆ دەگرێت، نەک هەر شکۆمەندی بۆیان بەڵکو و ڕێزلێنانی. لەبری ئەوەی شانازی بە کارەکەتەوە بکەیت دەبێت ڕێز لەوانە بگریت کە کاری قارەمانەیان لە پێناو وڵاتەکەدا کردووە. ئەمانە هاوسی ئێمەن و لەم گەڕەکەی ئێمەدا دەژین. ئەم پرۆژەی ئەم هونەرمەندانە دەیکەن کارێکە مای دەستخۆشی لێکردنە کە لە پێناو هێشتنەوەی یادەوەریەکانی ئەم کەسە مەزنانە. کاتێک ژمارەی ئەم جەنگاوەرە دێرینیانە بە مردنیان کەم دەبێتەوە، هەرێکیان سامانێکی بە نرخن و یادکردنەوەی قارەمانەتیەکانیان و پێزانینیان کارێکی گرنگە. هونەرمەندەکان بەردەوامن لە نیگارکێشان و کێشانی وێنەی جەنگاوەرە دێرینەکان بۆ ڕێزلێنان لەو خەبات و قوربانیانەی لە میانەی جەنگی دووەمی جیهان پێشکەشیان بە رووسیا کردبوو.